دیارە ڕێوەسمی چالاکیەکانی ئەمڕۆمان لە درێژەی کار و چالاکیەکانی ترا بریتە لە ڕێزلێنان لە کەسەماندوەکانی بواری پەروەردە چ لە سەرپەرشتیاران بەڕێوەبەری پەروەردە مامۆستا بەڕێزەکان یاریدەدەرەکان هەروەها لە فەرمانبەری دڵسۆز لە کارگوزاری دڵسۆز لژنەی باوکان بەدەر لەمانە ئەمڕۆ تایبەت بوو بۆ ڕێزلێنان لە خوێندکارە سەرکەوتوەکانی ساڵی پار کە توانی بۆیان پلەی باش بەدەست بهێنن لە خوێندنگا 467 خوێندکارمان هەیە لەو 467 خوێندکارە 81 خوێندکاری توانیوێتی پلەی نایب لە سەرونەوەدەوە بەدەست بهێنێت هەروەها بەدەر لەوە لە کار و چالاکیەکانی بواری وەرزش توانراوە لە هەموو یاریەکانە پلەی یەکەم بەدەست بهێنرێت لە بواری هونەرە لەسەر ئاستی هەرێم توانراوە پلەی نایب بەدەست بهێنرێت بەدەر لەوە ئێمە لەناو خوێندنگا کۆمەڵی لیژنەمان هەیە کە لیژنەی کتێبخانەیە لیژنەی پاکوخاوێنیە لیژنەی زانستیە لە هەموو کار و فەرمانەکانە ئەوانەی کە توانیویانە بەشداری بکەن و سەرکەوتنیان بەدەستێنابێت ئەمڕۆ ڕێزلێنانمان بۆ ئامادە کردوون لێرەوانێ ئەڵێن نمونەتان زۆر بێت پشت بەخوا ئێمە لە بەخشینی ڕێزلێنانەکان بەردەوامین بۆ هیواین هەموو یەکێکمان هەستکردن بە بەرپرسیارەتی و ئەرکی سەرشانمان تا بتوانین لە کارەکانمانە سەرکەوتوو دڵسۆز بین.